زیاتر دەوەستم لەبارەی گیان لە دەستدانی سەرۆک کۆماری ئێران وەزیری دەرەوەی وڵاتە و چەند کەسێکی دیکە لە پارێزگار و گوتارخوێنی نوێژی هەینی ئەو وڵاتە قسە دەکەم بەڕێز عەباس غەدیر سەرکردە لە ڕووتی حکمە لە بەغداوە میوانی منە. بەڕێز عەباس زۆر بەخێر بێ بە کوردستان 24 لەبارەی ئەم ڕووداوەوە چی دەڵێن؟ پێتان وایە کە چ کاریگەریەکی هەیە سەرەتا لەسەر ناوخۆی ئێران؟ بسم الله الرحمن الرحيم. بالبداية أنا خوي بخشندي مهربان صلاة لإيوه بينيراني كردستان بسوار روشباز بو إيوه براستي أما خسارتك زور قوري نكتنيا بو إيران بلكو أما خسارتك قوري واتا جانسباردني سرو كوماري إيران بو خلقي عراق وولاتاني دراوسيش اشتاكي باشنية چونك إيران پەیوەندی زۆر باشی هەیە لەگەڵ عێراق و وڵاتانی دراوسێ و لەگەڵ کۆمەڵانی خەڵکی عێراق چونکە ئێمە پەیوەندێکی زۆر باشمانە و بەڕاستی لەگەڵ بەڕێز ئیبراهیم ڕەئیسی ئەمە بە هەموو شێوەیەک ڕووداوێکی خەمناکە بەهۆی ڕووداوی یەخود ڕووداوەکە بەهۆی خراپی کەشوهەوا بووە. ئەم ڕووداوە کە بووەتە هۆی ڕاکێشانی سەرنجی میدیا جیهانیەکان و سەرۆک و سەرکردەی وڵاتان دەرخەری گرنگی ئێران و پێگەی ڕئیسین لەسەر ئاستی جیهان و ئەمە خەسارەتەوە. بەڕێز غەدیر ئێوە سەرکردن لە ڕوتێکی گرنگی عێراق و عێراق پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ ئێران. ئەگەر پێت بڵێم وەسفی ڕۆڵ و کاریگەری سەرۆک کۆماری ئێرانم بۆ کە لە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق چیم پێڵێیت؟ وەکو باش دەزان ئێمە پەیوەندێکی زۆر قوڵمان لەگەڵ ئێراندا هەیە و کۆمەڵانی خەڵکی ئێمە کۆمەلگاکانمان پەیوەندی تونند و تۆڵیان لەگەڵ یەکتری هەیە و ئەو سنوورە جوگرافیای لە نێوان ئێمەدا هەیە سنوورێکی دوور و درێژە. دوای ڕوخانی ڕژێم لە ساڵی 2023 یەکەم وڵات کە پشتگیری خەڵکی عێراقی کردووە یەکەم وڵات کە دانی بە ڕژێمی ئێستا و سیستەمی ئێستا عێراقدانا لە ساڵی 2023 تاکو ئێستا کە ئێستا لە ساڵی 2024 ئێران هەمیشە هەڵوێستی شەڕەفمەندی لەگەڵ خەڵکی عێراق و پێکاتەکانی گەڵی عێراقدا هەبووە. ئەو ڕۆژەی کە خەڵکی عێراق دووساری هێرشێک دەبێتەوە وەکو ئەوەی لە جاعش و کۆمەڵە تەکفیرەکان بینیمان کە چۆن ئێران پێش هەموو وڵاتێک لەگەڵ ئێمە وەستەوە هەڵوێستە شەڕەفمەندەکانی نەکتەنیا لەگەڵ عێراق بەڵکو لەگەڵ هەرێمی کوردستانی شەی بووە بینیمانە کە چەندین هەڵوێستیان لە بەرامبەر هەرێمی کوردستان هەبوو وەکو وەستانەوە لە بەردەم هێرشە تیرۆریستەکان. پەیوەندیەکی زۆر باشمان هەیە پەیوەندیکە لە ئاستی هاوڕێتی چۆتە دەرەوە و گەیشتۆتە پەیوەندی برایەتی و عێراقیش ڕۆڵێکی زۆر باش دەبینێتە بەرەو پێشبردننی ئەم پەیوەندیە چونکە پەیوەندی ئێمە پەیوەندێکی استراتیژیە. باشە هەر دوێنێ ئەو کاتێک کە چارەنووسیان نادیار بوو خامنەی لە گوتارێکدا وگوتی کە نەبوون یاخود بۆشایی ئیبراهیم ڕەئیسی وەکو سەرۆک کۆمار نابێتە هۆی ڕاوەستانی کارەکانی حکوومەت و دەوڵەتی ئێران. ئایا بۆ ئێوە گۆڕینی کاراکتەری سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە هیچ کاریگەریەکی دەبێت لە پەیوەندیەکانتان لەگەڵ وڵاتی ئێران؟ ڕۆڵی ئێران تەواو جیا لە ڕۆڵی وڵاتانی دراوسێ. ئێران دەوڵەتێکە بە دامەزراوی کار دەکات. بەڕێز خامنەیی کە وەلیە و فەقیهیشە تەواوی چارەسەرەکانی داناوە بۆ هەر حاڵەتێکی فریاگوزاری. ئەمانە ئەسە بە گوێرەی دەستور جێگری سەرۆک کۆمار شوێنی سەرۆک کۆمار دەگرێتەوە. بۆیە ئەم کارە دامەزراوەیەی و بوونی بەڕێز خامنەیی و جیاکاری لە نێوان دامەزراوەکان کاریگەری لەسەر نەبوونی سەرۆک کۆمار نابێت. بۆیە ئەوەی کە ئێستا ئەرکی جێگری سەرۆک کۆمارە و بە گوێرەی دەستوری عێراقکە ئەو 50 ڕۆژی لە بەردەمدایە بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی دیکە بۆ سەرۆک کۆمار ڕێک بخات و سەرۆک کۆمارێک هەڵبژێدرێت. بەڕێز خامنەیی ئەوی ڕاستپاردەوە سەرۆکی دادوەری ڕاستپاردەوە بۆ ئەم کارە. بۆیە هیچ ترسێک لەسەر سیستەمی ئێرانی نییە چونکە دەستور هەیە و خامنەیی لەوەیە.
ڕاستە دەستور هەیە و دەستور 50 ڕۆژی دیاری کردووە، بەڵام پێتان وایە کە ئێران دەتوانێت لە ماوەی 50 ڕۆژی داهاتوودا هەڵبژاردن بۆ کەسێکی نوێ بۆ پۆستی سەرۆک کۆمار ئەنجام بدات؟ من پێم وایە ئێران توانای ئەمکاری هەیە، بە تایبەتیش ئەگەر ئێمە ئەوەمان لە بەرچاو بێت کە لە هەشتاکانی ساڵی ڕابردوو لە کات ساڵانی ڕابردوو یاخود لە شەڕی عێراق و ئێران ئەو کاتە ئێران ئەم قۆناغی تێپەڕاندووە، ئەم ترسەی تێپەڕاندووە وێڕای ئەو کێشە ئەمنی و ئاسایشانەی ئەو کاتە هەبوون. ئێستا کە نزیکەی 35 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو ڕژێمەی خود ئەو سیستەمەی لە ئێران هاتۆتە پێشەوە و حکوومەتی ئێستای ئێران و بۆ نێوارەز خامنەی و دامەزراوە ڕەسەنەکان ئێران توانای ئەوەی هەیە لە ماوەی 50 ساڵدا سەرۆک کۆمارێکی نوێ بۆ خۆی هەڵبژێردرێت و خەڵکی ئێران بەراورد بە سەرۆک کۆمارەکانی پێش خۆی باس لەوە دەکرێت کە ئیبراهیم ڕەئیسی پەیوەندیەکی باشی لەگەڵ دەوڵەتی وڵاتدا کە ڕابەری باڵای ئیسلامی ئێرانە پەیوەندیەکی باشیان هەبوو. پێتان وایە کەسێکی دیکەی هاوشێوەی ڕەئیسی بۆ پۆستی سەرۆک کۆماری ئێران دادەنرێتەوە؟ من پێم وایە بە شرۆڤەی کەسی خۆم ناکرێت کەسایەتێکی وەکو ڕەئیسی دووبارە بێتەوە، چونکە ئەم زۆر نزیک بوو لە بەڕێز خامنەیی و لە بنەڕەتدا بەڕێز ڕەئیسی ئەمداری گشتی عەتەبەی ڕەضەوی بوو و تەنانەت حکوومەتەکەشی پێی دەگوترا خزمەتکار و ئەو بەخۆی دەگوت خزمەتکار و زۆر نزیک بوو لە خەڵکی ئێران و لە بەڕێز خامنەیی و بەڕێز خامنەیی پشتی پێدەبەستە تەواوی دۆسیەکانی ئێراندا. بۆیە وەکو لە سەرەتادا گوتم نەبوونی سەرۆک کۆمار یاخود کۆچ یاخودیان لە دەستدانی بەڕێز خامنەیی خەسارەتێکی گەورەیە، بەڵام ئەمە کاریگەری لەسەر ئێران نابێت و چەندین سەرکردە هەن دەتوانن ڕۆڵێکی باش ببینن لەوەی کە ئەم پۆستە وەربگرن. بیریشمان نەچێت کە سیاسەتی ئێرانی ناکرێت پابەند و بخرێتە ژێرباری تەنیا سەرۆک کۆمار. ئەمە دەوڵەتێکی دامەزراویە، سەرۆک کۆمار چەند دەسەڵاتێکی هەیە، پاسدارانمان هەیە، بەڕێز خامنەییمان هەیە، ئەنجومەری شورامان هەیە. بۆیە نەبوونی سەرۆک ڕاستە فەرەق دروست دەکات، بەڵام کەسایەتێکی جێگرەوە دەبێت. بەڕێز عەباس غەدیر سەرکردە لە ڕۆتی حکمە، زۆر سپاس لە بەغدا و میوانم بووی.